بەپێی بەڵگەنامەیەکی نهێنی لە سەردەمی سەرۆکوەزیران جۆن مەیجەردا لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو بەریتانیا لەوە ترساوە پەلکێشی شەڕێکی دیکە بکرێت لەگەڵ عێراق و لەو کاتەدا بیری لە پشتگوێخستنی کورد لە هەرێم کردوێتەوە. ڕۆژی 30 کانونی دووەمی 2020 ژمارەیەک بەڵگەنامەی نهێنی بەریتانیا لە فەرمانگەی ئەرشیفی نیشتیمانیە و وڵاتە خرانە ڕوو. ژمارەیەکی زۆریان بۆ ساڵانی 1995 تا 1997 و کۆتایی دووەم خولی سەرۆکوەزیرانێتی جۆن مەیجەر دەگەڕێتەوە. لە یەکێک لەو بەڵگەنامەدا هاتووە لەندەن پێی خۆش نەبووە لەلایەن ئەمریکاوە پەلکێشی شەڕێکی دیکە بکرێت لەگەڵ عێراق. لە بەڵگەنامەیەکدا جۆن هۆڵمز سکرتێری تایبەتی جۆن مەیجەری سەرۆکوەزیران هۆشداری داوە ئەمریکیەکان وەڵامێکی گەوری سەربازی بە عێراق دەدەنەوە ئەگەر بێت و سەدام حسێن کۆنتڕۆلی ناوچە کوردیەکانی باکووری وڵاتەکەی بکاتەوە. هۆڵمز لە نۆڤمبەری 1996 دا و بەر لەوەی چاوی بەوارن کریستۆڤەر وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا بکەوێت نامەیەکی دیکەی نووسیوە و تێیدا هاتووە زۆر بە سادەی ڕای دەگەێنن ئەوان ناتوانن لەو هێرشەدا پشتیوان بن. بە گوێرەی مێژووی بەڵگەنامەکان بێت ئەو قسانەی سکرتێری سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆ چەند مانگێک لە دوای ڕووداوەکانی سیوێکی ئابی 1996 هەرێمی کوردستان دەگەڕێتەوە کە تێیدا پارتی دیموکراتی کوردستان بۆ دەرپەڕاندنی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر داوای هاوکاری لە سوپای عێراق کرد و سوپاکەش تاوەکو ناو پەرلەمانی کوردستان چوو. لە درێژەی بەڵگەنامەکاندا جۆن هۆڵمز سکرتێری سەرۆکوەزیرانی ئەو کاتی بەریتانیا نووسیوێتی ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەر عێراق ئەوە بڕیاری بەشداریکردن قورس دەبێت بۆیان. نووسیویشێتی ڕەنگە بوو ئەوان و ئەمریکیەکانیش باشتر بێت کە کوردەکان پشتگوێ بخەن و وازیان لێ بهێنن. باسی لەوەش کردووە واسهێنان لە کوردەکان شەرمەزارکەر دەبێت بەڵام ڕەنگە هیچ بژاردێکی دیکەیان نەبێت چونکە هیچ لایەکیان ئامادەی شەڕێکی ڕاستەقینە نین بۆ وەستاندنی سەدام حسێن. لە ساڵی 1990دا بەریتانیا بە شێوەی سەربازی پشتیوانی لە جەنگی کەندا و بەڕابەرایەتی ئەمریکا کرد. تێیدا سوپای عێراق لە کوێیت دەرکرا و کۆتایی بە داگیرکاری ڕژەمی سەدام حسێن لە کوێیت هێنرا. دواتریش هاوپەیمانان هێڵێکی دژەفرینیان لە باکووری عێراق دژی سوپای سەدام حسێن سەپاند کە بەهۆیەوە قەواری هەرێمی کوردستان دروست بوو. لە ساڵی 2003دا بەریتانیا بە هەمان شێوە پشتیوانی ئەمریکای کرد بۆ لادانی ڕژێمەکەی سەدام حسێن.